سۆشیال میدیا بە شێوەیەکی گشتی و تۆڕەکانی پەیوەندی لە ئێستادا بوونەتە بەهێزترین و کاریگەرترین ئامرازەکانی گەشەسەندنی سەرجەم سێکتەرەکانی ئابووری بە جۆرێک. لە ماوەی 10 ساڵی ڕابردوودا پێشکەوتنی تەکنەلۆژیا و خواستی زۆری بەکارهێنەران بۆ تۆڕەکانی سۆشیال میدیا وای کردووە کە ڕۆڵێکی کاریگەر و سەرەکی بگێڕێت لە بنیاتنان و گەشەسەندنی بوارەکانی کۆمەڵایەتی و سیاسی و ئابووری. لە ئێستاشدا بە نزیکەی 3 ملیار بەکارهێنەر لەسەر تۆڕەکانی فەیسبووک و تویتەر و لینکدین و تۆڕەکانی تر لە سەرتاسەری جیهان هەن کە بەبێ هیچ سانسۆرێک سنووری وڵاتان دەبڕێت و ڕۆڵی خۆی دەگێڕێت. هەرێمی کوردستانی شتێکێکە لەو ناوچانەی کە بوارەکانی تەکنەلۆژیا و سۆشیال میدیا تێیدا گەشەیەکی بەرچاوی کردووە. هەر بۆیە لە ئێستادا لە ڕووی ئابووری و بازاری ئۆنلاینەوە کاریگەری یەکجار بەهێزی لەسەر تاکەکانی کۆمەلگا دروست کردووە. هەر بۆیە مامەڵی بازرگانی و زیادبوونی بە بازارکردن زۆر بە خێرایی تەشەنەی سندووە. ئەویش لە ڕێگەی ئەوەی کە هەموو خاوەنکارێکی بچووک و گەورە بە سەرمایەکی کەم و دیاریکراو دەتوانێت لە ماوەیەکی کەمدا کاڵا و بەرهەمەکانیان بە زۆرترین خەڵک بناسیێن و کێبڕکێکی بەهێز لە نێوانیاندا لە ڕووی نرخ و کوالیتیەوە پێشکەش بکەن. بەپێی دوایین تۆژینەوەی ئەمریکی دەرکەوتووە لە 166.5 دانیشتوانی گۆی زەوی مۆبایلی زیرەک بەکاردێنن. لەو ڕێژەیەش لە 187 سۆشیال میدیا بەکاردێنن. لە هەرێمی کوردستانیش خاوەنکار و کۆمپانیەکان سۆشیال میدیا وەک کەناڵێکی سەرەکی بەکاردێنن بۆ بازارکردن و خستنە ڕووی کاڵا و بەرهەمەکانیان و زانینی ڕێژەی خواست و خستنە ڕوو تاوکو بتوانن بە ڕێگەیەکی خێراو لە ماوەیەکی کووردا بەرهەمەکانیان بخەنە بەرچاوی زۆرترین کڕیار.